ئێمە ئەمڕۆ و ئەندازیارانی کشتتوکاڵی سنووری ئیدارەی ڕاپەڕین یاداشتێکمان پێشکەش بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کرد بە مەبەستی خەرجکردنی دەرماڵەی ئەندازایی بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی کە لە لایەن حکوومەتی عراقی فیدراڵەوە بڕیاری لێدرا و لە سەرەتای مانگی سێەوە خەرج دەکرێت بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان بۆی ئێمەش بمافی خۆمان نازانیوە کە ئەم دەرماڵە ئەندازەیە سەرف بکرێت بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی هەموو کوردستان و بەتایبەت سنووری ئیدارەی ڕاپەڕین بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین زۆر پشتگیرمان بوو هاوکارمانە و نووسراومان بۆ دەکات بۆ وەزارەتی دارایی و وەزارەتی کشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەو دەرماڵەیە بۆ ئێمەش خەرج بکرێت لە دوای تەشکیلبوونی حکوومەتی داهاتوو. ئێمە لەسەر فشارەکانی خۆمان بەردەوام دەبین هەوڵی بۆ دەدەین بۆ مەبەستی خەرجکردنی دوو جۆرە با بڵێن فیئەیە دەرماڵەیەک لە 135 بۆ ئەو ئەندازیارە کشتتوکاڵانەی کە لە با بڵێن ناو دائیرەکان و لە فەرمانگەکان و ئۆفیس کار دەکەن دەرماڵەیەکیش لە بەڕێژەی لە 150 بۆ ئەوانەی کە لە دەرەوەی فەرمانگەکان و سەرپەرشتی پرۆژە کشتتوکاڵەکان و کاری مەیدانی دەکەن. ئێمە بەردەوام دەبین لەسەری نەخێر تا ئێستا لە کوردستان سەرف نەکراوە بەس لە عێراق سەرف دەکرێت. دەرماڵەی ئەندازەیە کە ناونیشانی کۆلێژی کشتتوکاڵ گۆڕاوە بە کۆلێژی زانستە ئەندازیاری کشتتوکاڵەکان کە تا ئێستا هەر کۆلێژی کشتتوکاڵ بۆ ئێستا بۆ تا هەندەسە ئەندازیاری کشتتوکاڵی بۆیە دەرماڵەیەک بە ڕێژەی لە 135 و بە لە 150 بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی ئێمەش مافی خۆمانی دەزانین وەکو ئەندازیارانی کشتتوکاڵی کوردستان داوای دەکەین و لەسەری سوور دەبین هەتا وەکو مافەکانی خۆمان دەگەین.